بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. يا ربنا لك الحمد ولك الشكر كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم آمين وبه نستعين. برایانی بەڕێزم، خوشکانی بەڕێز، سڵاو و ڕەحمەتی خوا لە هەموومان بێت. بە پشتیوانی خوا لە خولی ئیلحادناسی بەردەوامین. لە ئەم وانەی ئیشاڵڵا لە خزمەتان ناچینە سەر باسێکی زۆر گرنگ، ئەویش بابەتی ئیلحاد و ئەخلاقە. بابەتی ئیلحاد و ئەخلاق. ئەم بابەتە بەڕاستی بابەتێکی گرنگە و یەکێکشە لە بەڵگەکانی بوونی خوددا بەدەستی ئیماندارانەوە بۆ بەرامبەر مولحیدین، و یەکێکە لە ئەو پرسیارە ماندووکەرانەش بەرامبەر خەڵکانی مولحید کە ناتوانن ڕاوەیەکی دروست، پێناسەیەکی دروست بۆ ئەخلاق بکەن لە دەرەوەی ئەو مەنزومە و بیرەی کە خۆیان هەیانە، ئەو بیرە فکرەمادەی کە خۆیان هەیانە. ئەخلاق عەلی عیزەت بیگۆڤیش قسەیەکی جوان ئەکات، ئەمە کەمە یەکەم قسەی پێشەکی قسەکان، ئەڵێ ئیلحاد بێ ئەخلاقە، ئیلحاد بێ ئەخلاقە، بەڵام مەرج نییە هەر کەسێ مولحید بوو بێ ئەخلاق بێ. وازحە خوشکان برایان؟ واتە چی؟ واتە ئەو کەسانەی کە هەڵگری بیری ئیلحادن مەرج نییە بێ ئەخلاق بن، بەڵام خودی ئیلحاد بێ ئەخلاقە، واتە گرنگی بە ئەخلاق نادات. پێناسەی ئەخلاق چییە؟ تەمەن بابەتەکە من ئاوادام ڕێژاوە، ئەوەکو پێڕستێک باسی ئیلحاد پێناسەیەکی ئەکەین، باسی ئەخلاق و ویستی ئازاد ئەکەین، باسی بابەتی بوون و ڕێژەیی بوون. خۆی ڕێژەیی بوونیش نییە، با بڵێن بە گوێرەیی بوون، بە گوێرەیی بوونی ئیلحاد ئەکەین، ئەرۆکو ماسە مەودود جوان وا هینیەکات. پاشان باسی ئیلحاد و پەرەسەندن ئەکەین کە ئەمەش بابەتێکی زۆر گرنگە. پاشان باسی ئیلحاد و جینات ئەکەین، ئایا جینەکانمان بۆ هێڵەکانمان تاوەکو چەند کاریگەری هەیە لەسەر ڕەفتارەکانمان. پاشان باسی ئیلحاد و فەلسەفە ئیلحادیەکان ئەکەین بە کورتی. ئەگەر فریاش کەوتین ئەمە باسێک ئیلحاد دەکەین لە ئیسلامدا، ئەگەر فریان نەکەوتین ئەوان وا نازانن پێویست بکات، چونکە جەنابتان زۆرتان لەمە بیستووە وا نازانن پێویست بکات. ئێستا باسی چی یەکەم شکانی من برایانم؟ باسی پێناسەی ئیلحاد. پێناسەی ئیلحاد لە فەرهەنگی ئۆکسفۆردا ئەڵێ چی؟ ئەڵێ بریتیە لە جیاوازیکردن لە نێوان باشە و خراپە. بریتیە لە جیاوازیکردن لە نێوان باشە و خراپە، یاخود ڕاست و هەڵە، یاخود ڕاست و هەڵە. لە پێناسەیەکی تر کە من هێناومە ئەڵێ چی؟ ئەڵێ ئیلحاد ناوێکی کۆکەرەوەیە، ئیسمون جامعون. بۆچی؟ بۆ هەموو کارێک و هەموو ڕەفتارێک کە لە مرۆڤەوە دەرئەچێ، بەڵام چییە؟ بەڵام ئەم کارە لە ژێر ویست و ئیرادەی مرۆڤەکایە. ئەم کارە لە ژێر ویست و ئیرادەی مرۆڤەکایە. ئیتر کارەکە یا چاکە یا خراپە. ناوێکی کۆکەرەوەیە بۆ هەموو ئەو کار و کردەوانەی کە مرۆڤێک پێی هەڵئەسێ بە ویست و ئیرادە، نەک بێویست. ئیتر کارەکە یا چاکە یا خراپە. ئێستا باسی چی ئەکەین؟ کەواتە هەر کەسێک هەر ڕەفتارێکی کرد لە ژێر ویست و ئیرادا نەبوو، ئەو ڕەفتارە ماڵ نییە لەسەری، ئەو ڕەفتارە ماڵ نییە لەسەری. بۆ ئێستا کەسێک بە زۆر پیاوێکی پێکوژن، هەر لە ئاینی ئیسلامیشا لە شەرعیشا ئەم پیاوکوشتنەی لەسەر ماڵ نییە، بە سۆری زینایەکی پێکەن، حاشا بە زۆر نازانم دزیەکی پێکەن، کوفرێکی پێکەن. بۆ چونکە مرۆڤ بە ویست و ئیرادەوە لەژێر تەکلیفایە، ویست و ئیرادە نەما تەکلیف نامێنێ. وازح براکانم؟ کەواتە لێ چی؟ ئەمە پێناسە لە پێناسی ئەخلاقا. کەواتە هەنیە کەس هەیە بڵێن بە پێی فکرەی ئیلحادی ئەڵێ چی؟ ئەڵێ مرۆڤ خاوەنی ویستێکی ئازاد نییە. بە پێناسەی ئیلحادی مرۆڤ وەکو چی وایە؟ وەکو هەر مادەیەکی تر وایە. چۆن مادەکانی تر لە کۆمەڵێ گەرد و لە کۆمەڵێ ئەتۆم پێک دێن، تخم پێک دێن، مرۆڤیش هەر وایە. هیچ ویستێکی نییە، هیچ ویستێکی ئازادی نییە. دێ ئەم کەسە کە ویستێکی ئازادی نییە، ناکرێ هەر مرۆڤێک لەسەر کردەوەیەکی چاک ستایش و بکرێت و لەسەر کردەوەیەکی خراپ سەرزەنشت بکرێت. ئەڵێ مرۆڤ وەکو چی وایە؟ مرۆڤ ڕێک وەکو ئەو ڕۆبۆتە وایە کاتێکە کە تۆ چۆن مەسەلەن پارەیەکی تێخەی و ساردیەکرد بۆ دەرەکات، یا چۆن مەسەلەن ئەو ڕۆبۆتی کە باڵێن لە کارگەیەکە ئیشەکرد بۆەکە،
ئیشێکی باشت بۆکە ئەو ڕۆبۆتەکە میشە ئەکات نازانێت چی ئەکا باشەکە یا خراپەکات مرۆڤیش ڕێوەکۆکە ئەو ڕۆبۆتە وایە خاوەنی ویستی ئازاد نییە ئەوەتان یەکێ لە هینەکان لەکێ لە فەیلسوفە بەریتانیەکان کە ناوی جۆلیان باجینی ئەڵێ چی ئەڵێ ئەو شتانەی کە وجودی هەیە لە چواردەورمان هەموو شتی مادین بە خۆشمانەوە ئەڵێ خۆشمان نوسخەیەکین لەو شتە مادیانە ئیتر ئێمە بەشێکین لە فیزیا و لە کیمیا و لە ئەحیا خاوەنی هیچ هەستێک نین خاوەنی هیچ ویست و ئیرادەیەک نین لە شوێنێکی تا سام هاریس کە هەمیشێکێکە لە سەرگەورەی مولحیدان کە لە ئێستا هەرماوەم کابرا ئەڵێ چی ئەڵێ ویستی ئازاد لە مرۆڤ شتێکی خەیاڵی و وەهمە شتی وامان نییە بڵێ مرۆڤ ویستێکی ئازادی هەیە ئەی چییە ئەڵێ ئیرادەی مرۆڤ بەدەستی خۆی نییە ویستی بەدەستی خۆی نییە ئەو بیر و ئەو هەست و ئەو ئارەزوانەی کە مرۆڤ هەیەتی ئەمە تەنها کۆمەڵەشتن لە نەستی ئینسانە نەست یعنی لا شعور خۆزانن لە نەستی ئینسانان ئەو تەمەن شتی نەستی چییە لا شعور بڕێزان هاجاری وایە تۆ لە خەیاڵدان تا لە بیر تا بیرت بۆ لای شتێک ئەچێت سیرەکەی بیرت لە خەیاڵ تا بیرت لای سیارەیە دەی جارێک دوانسیان هەر بیر لای سیارەیە کە مەسەلەن بیکریت کەسێ بانگتەکە ئەڵێ فڵان کەس ئەڵێ ئەرە وڵات توێتایکی باسی چیە من باسێکی تر ئەکەم ئەو لا شعورەی کە خەیاڵی پێوە مەشغوڵ بووە ئەوە ئەخاتە سەر چی ئەخاتە سەر زبانی یا جاری وایە ئەو شتێک کە لا شعوریەتی ئەوە ئەبێتە خەوخەوی پێوە بینێ نەستی ئینسان ئەڵێ ئێمە هەمومان چین ئەفکار و نەوایە و بیر و بۆچوون و نیازمەندیەکانمان هەمووی لە لا شعورمانایە هیچ کەسێکمان ناتوانین ببینە خاوەنی ویستێکی ئازاد و ویستێکی چی ئیرادەیەکی حڕ بۆی ئەڵێ چی ئەڵێ ئێمە بە هیچ جۆرێکیمان نییە هیچ جۆرە ئێمە ئیرادە و ویستی ئازادمان نییە مەبەستەکەی چیە لێرە ئەڵێ کەواتە کاتێکا تۆ ویستێکی ئازادت نییە ڕێک وەکو چی وایە ڕێک وەکو مادەیەک وایت کە ئەویش ویستی ئازادی نییە کەواتە کەوتە خوارەوەی بەردێک لە شاخێک کە ئەکەوێتە خوارەوە و ئەخکەوێتە مەلیسایرێکە پێش نەفەری خێزانێکی تیایە و خێزانەکە ئەکوژێت ڕێک وەکو ئەوەیە من سارەیەکی گەورەم هەبێت و بە ئەنقەست و مەمەبەست خۆم بخەمە سەر ئەو بڵین بدەمە ملی ئەو سیارە و ئەو خێزانە بکوژم ئەڵێ یەک شت چونکە هەم تۆ ویستی ئازادت نییە ئەمەت کردووە بە ئازادانە کردووە هەم ئەو بەردەست ویستی ئازادی نییە کەواتە ئەگەر ویستی ئازاد لە ئینسان دەربکەین ئێمە وتمان ئەگەر ئینسان کە خاوەنی ویستیشە فعلێکی بە زۆر پێ بکەی نابێتە خاوەنی ئەو فعلە سەرزەنش ناکرێت لەسەری دەی ئەگەر تۆ بڵێ هەر ئەم ویستەی نییە کەواتە بەلای من بەلای ئیلحادەوە کەسێک مناڵێک بکوژێت مناڵێکی شیرەخۆرە بکوژێت کەسێک مناڵێکی شیرەخۆرە تێرکاو لە گەرما بیپارێزێ وەکو یەک وازح براکانم بۆیە چییە بۆیە ئەم ویستی ئازادە کۆمەلگا کاتە کۆمەلگایەکی چی کۆمەلگایەکی حیوانی ئەڵێ چی ئەڵێ کاتێکە تۆ کەسێک بکوژێت ڕێک وەکو ئەوە وایە درندەیەک نێچیرێ بگرێت و بیکوژێت هیچ لەمە یەک شت بۆ چونکە هەردووکیان خاوەنی چینین خاوەنی ویستی ئازادین وادا چی واتە چاکە و خراپەی میشە نازان لە پشتی ئیشەکەەوە بابەتەکە چییە بابەتەکە درێژە بەونەکە واز لێ دێن ئەمە چی ئەمە ویستی ئازاد و ئەخلاق ئەمە ویستی ئازاد و ئەخلاق باش بێنە سەر چی بێنە سەر بابەتێکی تر هەر لەسەر ئەخلاق و ئیلحاد ئەم بابەتە کە زۆر مای مانووکەرە بۆ ئیلحاد بۆ مولحیدین بابەتی بوون و ڕێژەی بوونی ئەخلاقە یان بابەتی ڕەهایی بوون و ڕێژەی بوونی ئەخلاقە تا مثال بکەم پێناینەکەم بابەتی بوون چیە و ڕەهایی بوون چییە لە کتێبەکانە کە کراوە بە کوردی پێوتێ نسبیەت الأخلاق لە عەرەبیەکەوە هێناویانە لە ئینگلیزیەکەی پێوتێ سبجەکتیڤ و ئەوەکەی تری ئاودو بسانڕژم وەڵای بۆم نایە سوبحان الله ئینگلیزیەکەی ئەمان لە عەرەبیەکەوە هێناویانە کردوونەتە ڕێژەی بوونی ئەخلاق بەڵام ئێستا کە پێناسەیەکەین شەرحیەکەین ئەم ڕێژەی بوونە تۆزێک چییە تۆزێک دروست نییە وەکو بە گوێرەی بوونی ئەخلاق جوانترە کە ئێستا باسیەکەم بابەتی بوون چییە بەڕێزانم بابەتی بوونی ئەخلاق ئەڵێن چی
ئەڵێ ملحیدین ئەڵێن هیچ یاسایەکی گشتگیر لە دەرەوەی سروشت لە دەرەوەی ئێمەی مرۆڤ نییە چۆن بڵێ چاکە و خراپەمان بۆ دیاری کات، باشە و خراپەمان بۆ دیاری کات، ڕاست و هەڵەمان بۆ دیاری کات. لە دەرەوەی مەنزومەی مرۆڤ و عەقڵ و فیترەت و هەستی مرۆڤ یاسایەکی تر نییە چاکە و خراپە دیاری کا بۆ ئێمە. باش ڕێژەی بوون ئەڵێ چی؟ ئەڵێ نەخێر، چاکە و خراپە خودی خۆیان چاک و خراپ نین، ئەوە بە ڕێژەی تۆ ئاوت مەوشەکە غەڵەتە بڵێ چی؟ بە گوێرەی تۆ ئەم شتە چاکە و ئەم شتە خراپە. ئەشتێ شتێک بە گوێرەی من چاک بێ بە گوێرەی تۆ خراپ بێ، کەواتە ئەم شتە بە گوێرەی من ئەخلاقیە بە گوێرەی تۆ نەئەخلاقیە. تەبعا لەمە کارەساتە خۆڵکردنی باسی یەکەم. ئێمە ئەڵێن چی؟ ئاینداران ئەڵێن چی؟ ئەڵێن نەخێر، بابەتی بوونی ئەخلاق بە گوێرەی من و تۆ نییە، بە گوێرەی زەید و عەمر نییە، بە گوێرەی کولی بەشەریەتە مەخلوقاتە. وازەحە براکانم؟ طبعا ئەم بابەتی بوونی ئەخلاقە بەڵێ ئەم بابەتی بوونی ئەخلاقە براکانم ئەڵێ چی؟ جینلی ماکی کە جیملا ماکی ئینە کە فەلسەفەیەکە کە ڕابەری هینە ملحیدین ئەڵێ قبولکردنی بابەتی بوونی ئەخلاق زەمینە خۆشەکە بۆ ئەوەی کەوا دانین ئەم بابەتە لەلایەن خوداوە هاتووە. واتە بابەتی بوونی ئەخلاق کە ملحیدین کە قبوڵی ناکەن پێیان وایە نییە لە دەرەوەی مەنزومەی مرۆڤ شتێکەیە چاکە و خراپە دیاریکە، بۆ ئەگەر باوەڕ بەمە بکەن ئەبێ باوەڕ بە چی بکەن؟ باوەڕ بەخوا بکەن. باوەڕ بکەن بەڵێ خوایەکەیە چاکە و خراپە بۆ ئێمە دیاریەکە. بۆ ئێڵێن نە، چاکە و خراپە بە گوێرەی چییە؟ چاکە و خراپە بە گوێرەی تاکەکانە. فەرقی بابەتی بوونی ئەخلاق و ڕەهایی بوونی ئەخلاق چییە؟ تەقەن وتمان دوو کەلیمەمان هەیە. ڕەهایی بوونی ئەخلاق ئەوەیە کۆمەڵێک کردەوە هەیە، ئەم کردەوانە لە هەموو کات و لە هەموو شوێن و بە گوێرەی هەموو کەسێ ناپەسەندە. وەکو دەستدرێژی سێکسی اقتصاب، وەکو کوشتنی مناڵک. هیچ کاتێک هیچ شوێنێک هیچ کەسێک نییە لە هیچ کاتێکا بڵێ ئەم ئیشە باش مناڵێکی بەتاوان بکوژیت یا اقتصاب بکەیت. وازەحە براکانم؟ وەکو بە شێوەیەکی گشتی ستەم. ئەمە بەڕەهایی چییە؟ ئەمە بەڕەهایی نەئەخلاقیە. بەڵام کە ئەڵێن بابەتی بوون ئەوەیە ئەم شتە بەڵێ نائەخلاقیە، بەڵام لە هەندێک کاتە ئەو مەنزومە گشتەی دەرەوەی مرۆڤ کە خوایە، ئەو مەنزومە گشتە کە وتمان بابەتی بوونی ئەخلاق بۆ ئێمە دیاریەکە، ئەڵێ چی؟ ئەڵێ ئەم کردەوە نائەخلاقیە لەم حاڵە ئەخلاقیە. وەکو چی؟ درۆکردن لە هەموو کاتێکا نائەخلاقیە. وازەحە؟ لە هەموو کاتێکا درۆکردن نائەخلاقیە. بەڵام ئەو مەنزومە گشتیە پێمان ئەڵێ لە کاتێکا درۆکردن بۆ ئەوە بوو گیانی کەسێک بپارێزی، کەسێکی بێتاوان بپارێزی لە کوشتن لە مردن، دروستە درۆکی. خۆت نابێ بڵێ ڕێژەی بوونی ئەخلاق ئەڵێ چی؟ ئەڵێ من درۆکردن لە هەموو کاتێکا بۆ من بەرژەوەندی منی هێنا دروستە. چاک بوو درۆکردن بۆ من دروستە. نە، مەنزومە گشتەکە لە بابەتی بوونی ئەخلاق ئەڵێ نە، هەموو کاتێ دروست نییە، درۆکردن نادروستە. بەڵام ئەگەر بۆ بەرژەوەندیەکی گشتی تر بوو کە کێ دیاریەکە بەرژەوەندیەکە؟ خۆت؟ نە، ئەبێ مەنزومە گشتیەکە خوددا دیاری کە ئەمە بەرژەوەندی گشتیە، اینجا دروست. ڕەهایی بوون و بابەتی بوون ئەم جیاوازیان هەیە. ڕەهایی بوون یعنی کردەوەکە لە هەموو کات و لە هەموو زەمان و بۆ هەر کەسێک نادروستە. بەڵام ڕێژ بابەتی بوون هەندێک جار بۆمان دیاری ئەکرێ کە چییە؟ کە چ کاتێ دروستە و چ کاتێ دروست نییە. خۆمان ئەتوانین دیاریکەین؟ نەخێر، ئەمە تێکەڵ نەبێ. ئەگەر خۆمان دیاریکەین بێتەوە ڕێژەی بوون.
خۆمان بۆمانە دیاریکەین ئەیکێ دیاریەکە ئەو مەنزومە گشتێک کە وتمان کێ خوایە جەلە جەلالوهو ئەوان بۆمان دیاریەکە. فەیلسوفێکمان هەیە ناوی چییە؟ ویلیام ریچی سورلی. ئەڵێ چی؟ ئەڵێ هەر ئەی خوێنەوە ئەڵێ و کاتەی دڵنیا دەبمەوە ئەم کارە باشە یان خراپ واتای ئەوە نییە کە من چێژ یاخو ئازار ئەبینم. ئەمە فەلسەفەیەک ئەمە دوای باسی یەکەی نەگەفتیایی بکەوین. فەلسەفەی چێژ کە دامەزێنەکە ئەبی خۆرە. ئەڵێ تۆ چێژی لە هەر کارێ بینی ئەوە ئەخلاقیە، ئازاری لە هەر کارێ بینی نە ئەخلاقیە. تۆزە ئەمە فراوانتر کردووە دوای باسی یەکەین ئەڵێ کۆمەڵگا چێژی بینی ئەخلاقیە، ئازاری بینی نە ئەخلاقیە کە ئەمەش دوای بە نمونە ئەمە ڕەدەکەین ئینشاءڵڵا. ئەڵێ واتای ئەوە نییە من چێژ یاخود ئازار دەبیم لە ئەنجامداین نە، یان هەست بە سەرسوڕمان یا ڕق لێبوونەوە دەکەم. ئەڵێ لەوانەیە ئەو هەستانەش هەبن بەڵام بڕیاردان لەسەر باشی یان خراپی کارەکان هیچ پشت نابەستێ بە هەربژاردننی عەقڵی کەسی من یان خودی کەسەکە. یعنی من عەقڵم پێی باشە لێرا درۆ بکەم چاکە یا چۆن بڵێ فیترەتم پێمەڵێ یا شتێ لەو بابەتانە. ئەڵێ بەڵکو پەیوەندی بۆ بەها بابەتیانەوەیە. بابەتی لەکوێوەیە؟ بەهای بابەتی لە دەرەوەی مەنزومەی مرۆڤە. براکە خوشکانم برایانم ئەبێ چی بێ؟ ئەبێ یاسایەکی دەرەوەی مرۆڤ ئەمەدانێ کە وتمان لە ئێمە وەکو موسڵمان بڵێن خوا دایناوە کە لەو بارەدا هەیە. بۆیە کاتێ وتم ئەم شتە چاکە بەواتە بۆ هەموو کەس چاک بێ، وتم خراپە بۆ هەموو کەس چی بێ؟ خراپ بێ و درێژی نادەمێ. وازحە براکانم؟ ڕێژەی بوونی ئەخلاق وەکو باسمان کرد ئەوان دەڵێن چی؟ ئەوان ئەڵێن ئێمە حکم لەسەر شتێک نادین خراپە یا باشە 100%. ئەشتێ شتێ بە گوێرەی تۆ وتمان بی بکەنە گوێرە ڕێژەیەک بوونە بە گوێرەی تۆ باش بێ، ئەش بێ شتێ بە گوێرەی کەسێکی تر خراپ بێ. بۆیە ئەشێ لە کاتێکە مناڵێکی شیرەخۆرە بکوژرێ باش بێ بە گوێرەی من، لە کاتێکی ترا بە گوێرەی کەسێکی تر خراپ بێت. نمونەکە ئەشێ بە گوێرەی من کە پارەم نییە مناڵە شیرەخۆرەکەم بەخێوە بکەم بیکوژم باش بێ. وایە بەڵام بە گوێرەی کەسێکی تر کە پارەی هەیەوەتوانێ بیژێنێ کوشتنەکەی خراپ بە گوێرەی ڕێژەی بوونی ئەخلاق ئەڵێ ئەم دوو کوشتنە یەک کوشتنن. بەڵام لە مەنزومەی گشتی ئەخلاق کە ئیسلام دیاریەکە و ئاینەکان دیاریەکەن ئەمە لە هەردووکیانە هەر جەریمەیە. نە بە گوێرەی تۆ کە پارەت نییە مناڵەکەت بەخێوکەی چاکە نە بیکوژی چاکە، نە بە گوێرەی منیش کە پارەم هەیە و مناڵەکەم بەخێوکەم چاک. نا لە هەردووکیانە هەر جەریمەیە ئەگەر تۆ بیکوژی چۆن بڵێ مناڵە شێرەخۆرەکە بکوژی ئەوە جەریمەیە کە کردوتە نەک ئەمە چاکە بێ. ئەمە کەتران وازحە چاک. نازانم ئەگەی ڕێژەی بوونەکە چۆنە. یعنی ئەوان سەیری چیەکەن؟ تەماشای ئیشەکە ئەکەن بە گوێرەی کەسەکە. ئەمە چیەکە؟ ئەمە سەر بۆ ئەمانەیە کە ئەڵێ چی؟ ئەڵێ کەسێک مەسەن گۆشتی مناڵێکی من بۆ ئەم هەر باسی مناڵی شیرەخۆر و مناڵەکەم لەبەر چییە؟ لەبەرەوە ئەمەی تڕێ ئەلکێ بە گیانی ئینسانە. یعنی نمونەی تریشەیە بەس کە وتم منداڵێتم منداڵ بێتاوانە هیچ نییە. ڕێک شتەکە زۆر نەئەخلاقیە بۆیە زیاتر هەر لە کتێبەکانشان نمونەی مناڵ زۆر هاتووەتەوە مناڵی شیرەخۆر. ئەڵێ چی؟ ئەڵێ کەسێ مناڵێکی شیرەخۆر بکوژێ وەکو باسمان کرد وەکو یە کەسێک کە چییە کە شیری پێ بدە. کەسێک هەیە ناوی دیڤید سیلڤەرمانە سەرۆکی کۆمەڵی مولحیدینی ئەمریکی ئەڵێ لە دیبەی یەکەم مناقەشەیەکەن پێڵێن ئەڵێ باشە بەرنسبەت تۆوە هەرچی بەهای ئەخلاقی هەیە هەمووی بابەتیە یا ڕێژەیە؟ ئەڵێ ڕێژەیە. واتە بە گوێرەی کەسێ باشە بە گوێرەی کەسێ خراپ. ئەڵێ باشە دەی تۆ چی ئەڵێ لەسەر ئەوەی سزادانی مناڵێک و خواردنی ئەمە بە هەڵە ئەزانیا بە چاک؟ یعنی بەڕەهایی ئەمە هەڵەیە یانە بە گوێرەی کەسێ هەڵەیە و بە گوێرەی کەسێ هەڵە نییە وەکو سە باسم کرد. ئەڵێ ئەمەڵێ چی؟ ئەڵێ بەڵکو بەلای کەسێکی دیاریکراوە هەڵەیە نەک بەڕەهایی هەڵە بێ. ئەمە کێیە؟ ئەمە سەرگەورەی مولحیدینی ئەمریکی پێی وایە مناڵێکی شیرەخۆر بکوژیت و دوایی بیخۆی بەڕەهایی هەڵە نییە. ئەمە چییە؟ ئەمە مەترسی و چۆن بڵێ دەردی ڕێژەی بوونی ئەخلاق. بەڵێ طبعا
لەسەر ئەمە زۆر لەسەری نەڕۆین بابەتی تری هەیە بەڵام با کاتەکە نەکوژم کاتەکە درا نەکەینەوە بێنە سەر چی خوشکانی من برانی من بێنە سەر بابەتی ئەخلاق و زانست ئایا هەنێک کەس ئەڵێن زانست بۆ ئێمەی دیاری ئەکات چ شتێک چاک و ئەخلاقیە چ شتێک خراپ و نائەخلاقیە ئەوە زانستە پێمان ئەڵێ چ شتێک ئەخلاقیە چ شتێک چییە نائەخلاقیە واتە چین واتە ئێمە ئەتوانین بە گوێرەی زانست ئەمە بزانین باشە پرسیارێ دەرسی پێشوو باسمان کرد مامەڵەی زانست لەگەڵ چیایە لەگەڵ مادایە مەیدانی زانست مەیدانی مادیە بابەتە ئەخلاقیەکانیش بابەتی معنەوی و بەهائین واتە بابەتی غێرمادی چۆن زانست ئەتوانێ مامەڵە لەگەڵ بەهایەکی ئەخلاقیە بکات کە ئەم دەست و پەنجەی لەگەڵا نەرم ناتوانێ بکە وازحە زانست ئەتوانێ چۆنێتیمان پێ بڵێ واتە زانست ئەتوانێ بڕی ئەو ژەهرەمان پێ بڵێ کە پێویستە کەسێک کە کەسێ بێوە خۆی بکوژێت بیخوا تا چۆن بڵێ لەناو بچی واضحە یعنی کەسێ بێوێ خۆی بکوژێت لە ڕێگەی زانستیەوە ئەتوانێ بڵێ کاکە گیان تۆ مەسەلەن ئەم ژەهرە بە خەستی با بڵێن 0.2 مۆلار واتە عیلمی ئەزانن 0.2 مۆلار بیخۆ لە گیراوەیەکی 100 لیتریە 100 ملیە ئەو کوژێت بەڵام زانست پێمان ناڵێ ئەم خۆکوشتنەی تۆ کارێکی ئەخلاقیە یان نائەخلاقی واضحە ئەمە یەک دوو زانست ئەتوانێت تەفسیر کارێکمان بۆ بکات ئەم کارە چۆن ڕوویدا بەڵام زانست پێمان ناڵێ ئەم کارە باشە یا خراپ وازح براکانم ئەڵێ چی ئەڵێ ئەگەر بە گوێرەی زانست کە تێبینی زانست وەکوتمان زانست مرۆڤەکان چۆن تەماشاکا وەکو کۆمەڵێ مادە وەکو ئەتۆم لە گەردی لە پێک دێت لە پرۆتۆنی و نیوترۆنی و ناوەک پێک یعنی سە ئێمەش هەروین من تۆ بە گوێرەی زانست مادەی خۆ زانست ناڵێ ئەمە بە ڕۆحی تایە و ئەمە مەسەلەن هەستی هەیە و ئەمە هەست بە چێژ ئەکا هەست بە ئازار ئەکام شتان لای زانست نی ئەڵێ بە گوێرەی ئەم زانستە کەواتە ئەگەر تۆ لە شاخێکەوە بەردێ بخەیتە خوار و هەر لەو شاخەوە مرۆڤێک بخەیتە خوار یەک تەفسیری هەیە تەفسیرەکەی چییە؟ ئەڵێ ئەم بەردە لە کۆمەڵێ گەردی لەو ئەتۆم پێک دێت ئەمانش کێشی بارستایان هەیە بارستایش لە بەرزیەوە زەوی کێشی ئەکات بەرەو کوێتێ بەرەو نزم تێت و ئەکەوێتە خوارەوە کە بەرزەویش ئەکەوێت بەهۆی ئەو تەوژم ئەو زەبرەوە وردەبێت و تاڵ ئەی مرۆڤ ئەڵێ مرۆڤیش گەردی لێ هەیە ئەتۆمی هەیە ئەتۆمە ناو پرۆتۆنی نیوترۆنی ئەلکترۆنی هەیە تەنۆڵکەن بارستایان هەیە بارستایش زەوی ڕایە کێشێت کە لەو شاخەوە یەخەیتە خوارەوە بەرە زەویەکەوێت و پارچە پارچە بێت و تاڵ ئەم دوو کردارە لای زانست ئەمە تەفسیرەکەیەتی پێی وتین ئەوەی کە تۆ بەردەکەت خستە خوارەوە کارێکی ئەخلاقیە و ئەمان کارێکی ناخلاقیە زانست ئەم قسانەی نییە وایە کەواتە زانست ناتوانێت تەفسیری چی بکە تەفسیری سەرنجامی کار باش یا خراپە بکە وازحە زانست چییە زانست ئەم ئیشەی نییە باش هەر ریچارد دۆکنس خۆی ئەم قسەکەڵێ چی ئەڵێ زانستی سروشتی هیچ ڕێگایەکی نییە بۆ بڕیاردان لەسەر بە ئەخلاق بوونی کارێک و هەڵوێستەکان یان نەئەخلاقی بوونی ئەمە خۆی سەرگەی موحیدەکانە ئەمە جێڵراوە بە قسەی ئەم تەبعاً ئەڵێ ئەمە جێڵراوە بۆ تاکو کۆمەلگا بڕیاردان تەبعاً تاکو کۆمەلگاش نابێ بڕیاردن دوای باسی ئەمەی شەکەین تاکو کۆمەلگا بۆی نییە بڕیاردا چی چاکە و چی خراپە ئەگەر وابێەوە کۆمەلگا هەرچی لە مەسلحەتی بەرژەوەندی بێت باسیەکە و فەلسەفەیە کە باسیەکەی یا وەکو لە شوێنێک ترا ئەڵێ چی ئەڵێ ناکرێ بۆ ناسینی چاکە و خراپە پەنابرێتە بەر زانست چونکە هەر لە بنەڕەتە چاکە و خراپە بابەتێکی چییە مادیە بەڵام مەسەلە ئەخلاقیەکان بابەتێکی چییە بەهاییە پەیوەندی بە چاکە و بە فەرز و حرام و چاکە و خراپە و بکۆمەکەوە هەیە وازحە ئەنیشتاین لە کۆنگرەیەکە لە ساڵی 1930 کۆنگرەی ئاین و زانست ئەم قسەکە قسەیەکی زۆر جوانە
ئەڵێ بنەما ڕەوشتیەکانمان بنەمایەکی ڕەوشتیمان هەیە بۆ ئەوەی چۆن زانست بەکاربێنین، بەڵام زانست ناتوانێت بنەمای ڕەوشتی بۆ ئێمە دیاری بکە. واتە زانست ناتوانێت سەرچاوە ڕەوشتمان بۆ دیاری بکات. نمونەکە ڕوونکەوە بە نمونەیەک کەواتە بە پێی ئەم قسە بێ تەمان دوای ئەمەشەڵێ چی؟ دوای ئەمەڵێ ڕەوشتی ئاینی لەگەڵ زانست دوو خەتی تەریبەیەکن، نەک دوو خەتی یەکتر بڕ. واتە کاتێکا من چەکێکی کۆکوش دروست دەکەم، ئەوە بەها ڕەوشتیەکانە پێم ئەڵێ ئەم چەکە کۆکوژە بە چ ئاراستە و لە چ کاتێکە بەکاربێنم. یا با نەڵێن کۆکوش چەکێ دروست دەکەم چەکێکی تەبیعی، ئەوە بەها ڕەوشتیەکەیە پێم ئەڵێ ئەم چەکە لە چ کاتێکا بەکاربێنم، نەک ئەوەی ئەو چەکە زانست ئەم چەکەی چۆن دروست کردووە ئەڵێ کاکیگە ئەم چەکە توانێت ئاوا بەکاربێنی فڵان کەسی بۆ بکوژێت. نازانم نمونەکەم تۆزێ گەی یان نەگەی، قسەکەی ئەنیشتایمە بەسمە شەڕحکەم. واتە زانست سەرچاوەی ڕەوشت نییە، ڕەوشت سەرچاوەی زانستە. بۆیە هەر لەسەر ئەم ئەساسەیە مەسەلەن ئینسیساخی بەشەری کۆپیکردنی مرۆڤ ئەڵێ ئەمە شتێکی بێڕەوشتیە، نابێ ڕەوشت بێ ئەڵە زانست ئەمە بکە. مەسەلەن چەکی کۆکوش نابێ ڕەوشت بێ ئەڵەن زانست ئەمە بەکاربێنێ و ئەمە دروستکە. ئێستا کە ئەمانە هەیە چییە؟ مەسەڵەن لەباربردنی مناڵ نابێ زانست دەرمانێ دروست کات مناڵ لەبار ببرێت. ئێکە ئەمانە هەیە چییە؟ ئەمە چۆن بڵێ ئەخلاق باری کردو لە کۆمەلگا، بۆی ئەمانە دروست بوو. وازەحە؟ بۆی ئەمانە دروست بوون. لەم بابەتە قسەی کۆتایی ئەڵێ هەنێ جار ئەگەر سیر بکەین تەماشا بکەین بۆ دوو کار یەک تەفسیری زانستی هەیە، دوو کردەوە یەک تەفسیری زانستی هەیە. یەکێ لە کردەوەکانی چاکە یەکیان خراپە، یەکێ لە کردەوەکانیش چاکە یەکیان خراپە. چۆن؟ ئەڵێ کاتێک کەسێک ئەکوژێت، کەسێک ئەکوژێت، ئەڵێ زانست ئەتوانێت تەفسیری ئەوە بکات، ئەڵێ ئەم کەسە بە فیشەکێک کوژراوە، ئەم فیشەکە بە گۆشەی ئەو نەتەقێنراوە، بارەسایی فیشەکەکە ئەوەندەیە، لە شوێنێکی فڵان شوێنی ئامانجدار دراوە بۆ ئەم کەسە کوژراوە. وازەحە؟ زانست بەس ئەمە ئەڵێ. بەڵام ئەخلاق ئەڵێ چی؟ ئەڵێ ئەگەر ئەم کەسە تۆ بە ناحەق بەم تەفسیرە کوشت ئەمە چییە؟ ئەمە ناخلاقیە. لەلایەکی تر ئەگەر کەسێک ئاوا بکوژێت، بۆچی؟ چونکە ئەگەر ئەو کەسە نەکوژرایە با بڵێن 100 نەفەری ئەکوشت. ئەمە ئەخلاقی نییە، ئەمە ئەخلاقیە. تۆ بۆ پاراستنی گیانی 100 نەفەر گیانی نەفەری چی لەکەی؟ گیانی نەفەرێک لە ناوە دەیت. ئەمە بابەتێک لە بابەتی فەزڵی ئەخلاق ومانە باسی هەیە، ئێستا ئیش ئێمە نییە. وازەحە؟ دەیسێرەکە یەک کردەوەیە، بەڵام دوو تەفسیری یەک تەفسیری زانستیە، بەڵام دوو سەرنجامیە، یەکیان ئەخلاقی یەکیان ناخلاقی. بۆیە زانست تەنها تەفسیری شتەکان ئەکا. زانست تەنها چییە؟ تەنها تەفسیری شتەکان ئەکا. ئەوە ئەخلاقە، پێمان ئەڵێ ئەم شتە چاکە یا ئەم شتە خراپە. یەکێک لەو باسانەی ئیلحاد و ئەخلاق کەسێک بە ناوی سام هاریس، طبعا ئەمە وەکوتمان ڕابەری ئیلحادی ئەم سەردەمەیە، ئەم کەسە بۆ پینەکردنی ئەم بابەتە، یعنی ئەم بابەتی ئیلحاد و ئەخلاقە هات چی کرد؟ کتێبێکی نووسی. لەم کتێبە هەوڵیدا چی بکات؟ هەوڵیدا ئەو تەفسیل و تەفسیرانەی ملحیدین بۆ ئەخلاقیانە تەفسیرێکی وای بۆ دابنێ تا بتوانێت چی بکە؟ تا بتوانێت لە ئەو عیبەی کە لەسەریانە لە بابەتی ئەخلاقا لەسەریان لانچ. ئەمە کێ؟ ئەمە سام هاریس. طبعا ئەوە هیچ کتێبەکە دوای خۆی هەرای خۆی نایەوە، هات یاسایەکی دانا بە یاسا ئاڵتونیەکە بەناوبانگە مەشهورە، القاعدة الذهبية بياسا ئاڵتونیەکە. وتی چی؟ وتی مامەڵە لەگەڵ بەرامبەرەکەت بەو شێوە بکە کە پێت خۆشە مامەڵە لەگەڵا بکری. بەو شێوە مامەڵە بکە کە پێت خۆشە مامەڵە لەگەڵا بکری. ئەگەر ئەم یاسا جێبەجێ بکەین، ئیتر پێویستمان بە مەنزومەیەکی گشتی دەرەوەی
مرۆڤ نییە بە دانانی یاسای بابەتی بۆمان ئەوەی تر هەموو کەسێ باشش من حەز ناکەم درۆم لەگەڵا بکرێت درۆ ناکەم حەز ناکەم دزیم لێ بکرێت دزی ناکەم حەز ناکەم مەسەلەن تەعادام لێ بکرێت تەعادا ناکەم بکوژرێم ناکوژم ئەم بابەتە وەکو خۆی شتێکی چاک جوان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ چی لا یؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەمە فەرموودێ بەڵام ئەم بابەتە دەرکەین لە ژێر مەنزومە گشتیەکەی بابەتی بوونی ئەخلاقا چاک نییە عیبەیشی دێتە سەر وەکو ئێستا نمونە باسەکەم واضحە براکانم کەسێک هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی یا رسول الله ئەمەوێ زینا بکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرمووی چی پێی فەرمووی هەل تحبك لأمك ئایا پێت خۆشە زینا لەگەڵ دایکت بکرێ فەرمووی نەخێر فەرمی دەی و خەڵکەش پێیان خۆش نییە زینا لەگەڵ دایکیان بکرێت پێت خۆشە لەگەڵ خوشک پێت خۆشە لەگەڵ چی تا کۆتایی فەرموودەکە گشتی وتی نەخێر دەیوتی ئەو خەڵکەش پێیان خۆش نییە لەم ئەساسا تا ئێرە ڕێک هاوێنەی قسەی کێیە هاوێنەی قسەی سام هاریس هەر شتێ بۆ خۆت پێ خۆشە بۆ بەرامبەرەکەشی پێ خۆش بێ هەر شتێ بۆ خۆت پێ ناخۆشە بۆ بەرامبەرەکەشی پێ ناخۆش بێ بۆ بەرامبەرەکەشت پێ ناخۆش بێ باش پرسیار ئەگەر کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم کەسەی وت ئایا تۆ پێت خۆشە لەگەڵ دایکت زینا بکرێ بیوتایە بەڵێ فیتڕەتەوە تێک چۆ وەکو ئێستا وەکو لەم بابەتی جەندەرە وەکو لەم بابەتی ئەوەی کە ئەوروپا کە لە ڕووی ئەخلاقەوە داماڵراون و داتەپیون پێی خۆشە کابرا پێی خۆشە مەسەلەن خوشکەکەی لەگەڵ بۆی فرێندەکە بێت تەبیعیشە لای هیچ کێشەیشی نی پێت خۆشە لەگەڵ خوشک زینا بکرێ بەڵێ دەی باشە ئەگەر بە پێ ئەم یاسا بێت ئەبێت لەم کابرا ڕێگا بە زیناکەی بدرێ چونکە چی بۆ خۆی پێخۆشە بۆ تۆیش پێی خۆشە پێی خۆشە لەگەڵ خوشکیا زینا بکرێ کەواتە بۆ ئەمیش دروستە لەگەڵ خوشکی کەسێکی کا زینا بکە بەڵام ئایا خودی ئەو کارە کارێکی چاکە ئایا لە زیناکردنا نەسل تێک ناچێت تێکەڵ نابێ ئایا لە زیناکردنا نەخۆشی زایندی بڵاو نابێتەوە ئایا لە زیناکردنا خێزا هەڵناوەشێ بەڵێ کەواتە ڕاستە یاساکە چی بۆ خۆم پێم خۆشە بۆ بەرابەکەشم پێم خۆش بێ بەڵام جاری وایە خودی کارەکە خراپە نمونەیەکی تر کەسێک ئەچێ بۆ لای تاوانێکە کات ئەبێن بۆ لای دادگا منی دادوەر ئەڵێم کاکە تۆ بە پێی ئەو تاوانەی کردوتە ئەبێ مەسەلەن 10 ساڵ لە زیندانا بیت بەتەنها بیت لە زیندانێکی تاکە کەسی کابراڵێ ئەمەی تۆ بە پێی مەنزومەی ئیلحادی ئەخلاقی بە پێی ئیلحادی ئەخلاقی بابەتێکی ناحەقیە بۆ چونکە لە ئیلحادی ئەخلاقیاڵێ چی بۆ خۆت پێت خۆش بوو بۆ منیش بۆ بەرامبەرەکەشی پێت خۆش بێ ئەرێ جەنابی دادوەر تۆ پێت خۆشە 10 ساڵ لە زیندانی تا کەسیابی نەخێر ئەی بۆچی بۆ منی ڕەوا ئەبینی وایە کەواتە ئەگەر ئەوەی بۆ خۆت پێخۆشە بۆ بەرامبەرەکەشی پێخۆش بێت مەنزومەیەکی سەرو نەبێت پێت بڵێ چاکە و خراپەکان کامەیە ئەوەی لێ دەرەچی تۆ ناتوانی تاوانباران سزا بدەیت چونکە ئەڵێ کاکە تۆ ئەم سزا بەسەر منە ئەی چەسپێنی و ئەی سەپێنیت تۆ پێت خۆش نییە بەسەر خۆتا بچەسپێ ئەڵێ کاکە تۆ تاوانت کردووە ئەڵێ نییە واضحە بۆیە ئەم یاسا چییە ئەم یاسا یاسایەکی تەواو نییە لەبەر ئەوە شەرت نییە هەر شتێ من پێم خۆش بوو چاک بێ پێشم خۆشە بەرامبەرەکەم جێبەجێ بکەم چونکە ئەو کاتە چاکە و خراپە ئەکەوێتە سەر هەستی من ئەکەوێتە سەر عەقڵی من ئەکەوێتە سەر تێگەیشتنی من نەک چاکە و خراپە ئێمە ئەڵێن ئەبێ لەسەر و ئێمەوە دانرێ واضحە ئەم یاسا کاتێ دروسە کە ئێمە ئەڵێن فەرموودەشە منزومەیەکی گشتی دیاریکردنی چاکە و خراپە هەبێ ئەو منزومە گشتی هەبوو بەڵێ ئەم یاسا زۆر چاکە حەدیسی شەوێ ئێمە ئیشیش پێکەین ئەو منزومە گشتیە نەما جاری وایە کابرا لە فیترەت لاداوەکو باسم کرد ئەو منزومەی گرێت وەڵە کاکە تۆ ئەمە تۆ لە فیترەت لاداوە ئەمە چاک نییە بۆت نییە ئەمە بکەیت واضحە براکانم ئەمە بێنە سەر بابەتێکی تر پێوتێ چی ئەخلاق و فیترەت فیترەتی ئینسان وەکو وتمان مەیلی سروشتی ئینسانە بۆچی بۆ ناسینی خوا بۆ ناسینی شتە جوانەکان طبعا یەکێ لە دەروناسان ئەڵێ چی ئەڵێ 4 شت لە ئینسانە خودا ڕزکە طبعا ئێمە بە کوردی ئەڵێن چی خۆڕسک غەڵەتە
هیچ شتێک خۆی ڕسک ناکە خوددا ڕسک خوا ڕسکە یعنی خوای گەورە دروستی کردووە ئەڵێ خوداناسی چاکە خوازی زانست خوازی حەز بە فێربوونی شت حەز بە فێربوونی شت وەچی وە جوان خوازی حەز بە شتی جوانکردن ئەڵێ ویستی چاکە لە ئینسانە حەزێکی فیتریە مرۆڤ بە تەبیعەت حەز ئەکا شتی جوان ببینێ شتی چاک ببینێ حەز ئەکات چاکە لە چواردەوری بێ نەک خراپە مرۆڤ سەرەڕای تێکچوونی فیترەتیشی ئەگەر لە بەرامبەری پیاە بکوژرێت لە ناخۆ پێی ناڕەحەتە فیترەتی ناخۆشە لای ئەگەر لە بەرامبەری ستەمێ بکرێت فیترەتی پێی ناخۆشە جاری وایە مرۆڤ لە تەلەڤیزیۆنێکە درندەیەک نێچیری ئەگرێت کە ئەمە بۆ بەردەوامبوونی ژیانە ئەم لێرە پێی ناڕەحەتە ئەمە چییە؟ ئەمە فیترەتی ئینسان مایل بە ئەخلاقی جوانە بە ئەخلاقی چاککاریە بەڵام تۆ کە هاتی ئەم فیترەتەت خامۆش کرد ئەم فیترەتەت کوشت کە لەم فیترەتەت کوشت ئیتر شتە چاکەکان و شتە جوانەکان وەکو چاک و وەکو جوان نابینی شتە ناشرینەکان جوانە من لە بەرچاوی تۆ بۆیە هەر شەیتان ئەڵێ چی سوێنە خوا بۆ خوا جەلە جەلالوهو لەئوزەیینەنە لەهم خوایە سوێن بە قەسەم بە تۆ ناشرینەکانی لا جوانەکەم یعنی چی؟ یعنی ئەو فیترەتەی تۆ ئەوانن لەسەر دروست کردەوە کە جوانەکان بە جوان و ناشرین بە ناشرین ببینن چاک بە چاک و خراپ بە خراپ ئەوان لێ تێکەدەم ئەو یاسایان لێ تێکەدەم فليغيرن خلق الله تاكو تاكي وباسماني بويا چییە بويا ناخي انسان فطرة انسان حەزی بە بەخشینە چێژی لە بەخشینە بە چێژیش لە بەخشینە بە بەڵام کاتێکە ئیلحاد دێت پێت دەڵێ کاکە گیان تۆ پارەی نازاری خۆت بۆ خەیری گیرفانی خەڵکی تر ئەمە چیەکە ئەمە دژی ناخێوەسێتەوە بۆیە ئینسانی مولحید دائیمەن چیە ئینسانێکی نائاسوودەیە چونکە ڕەفتار و کردداری پێچەوانی ناخێتی هەر کاتێ ناخیش کردەوەکان پێچەوانی ناخبوو ئەو ئینسانە لە دووفاقیەکە دایم لە چایە دایم لە ناڕەحەتیایە وازحە خوشک برایانم ئەڵێ چی ئەڵێ مرۆڤ حەز ئەکات چی بێت چواردەوەرەکەی وتمان ڕەوشتی ئەخلاقیانەی بەرامبەر بکرێ فطرەتی حەزی لەم شتە جوانەیە ئەڵێ جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر هینێ بوو لە سەر قەبرانێ بوو کە قەبرەکان دانا کێلەکان تۆزێ لاردانە کێلی قەبر خۆزان چییە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم فەرمووی چی فەرمووی ئەو کێلە ڕێککەنۆ ئەصحاب وتیان بۆ یا ڕەسوول الله ڕێکبوون یا لاربوونی ئەو کێلە کاریگەری هەیە لەسەر مردووەکە فەرمووی لەسەر مردووەکە نیەتی عەزیەتی چاوی زیندوەکانەدا فطرەتی ئینسان حەزی لە چییە حەزی لە ڕێکیە حەزی لە باشیە بەڵام کاتێکا تۆ ئەمە لا ئەدەیت ئەم فطرەتە خامۆشەکەی ئەمەی کە لێ دەرەچێت کە دەی دەرەچێت بۆیە چییە بۆیە ئەڵێ والئیثم ما حاک في صدرك وكرهت أن يطلع عليه الناس دائما هر کردەوەیەکی خراپ کە کردت گوڵەپە سوورەکەی ناخە دەرهەڵ داگیرسی ئەڵێ مە خراپە ها نەڕۆی ئەگەر بڕۆی سیارەی لەو لاوە دێت ئەمە سوورە تۆ بۆ نییە تێپەڕی سیارە لەو لاوە لێت ئەدات یعنی ئەو کەسانەی کە ئەم کارە خراپانە ئەکەن چییە ناخیان لەگەڵیان نییە گڵۆپی ناخیان داگیرسێت ئیتر جاری وایە ئینسان کە ناخەکەی تاوا ئەگوژێنێتەوە ئەوە شتێکی تر لەسەری ناڕ ئەم بابەتی تریان ئەمایە کە زۆر گرنگە ئەخلاق و پەرەسەندن طبعا پەرەسەندن ئەبێتە ئەڵقەیەکمان ئینشاء الله بە درێژی بەڵام نەگەم بەم شێوەیە کەیسە باسی یەکەم داروین لە کتێبی طبعا داروین کتێبێکی بۆ ناوی بنچینەی جۆرەکان کتێبێکی تری نووسی بە ناوی بنچینەی مرۆڤ لەم کتێبە ئەڵێ چی ئەڵێ ڕەوشتی ئینسان لەسەر ئەم دوو بنەمایە پەیوەستە بەم دوو بنەماوە یەکەم چییە کێبڕکێکردن لە پێناو مانەوەدا دووەم مانەوە بۆ چییە بۆ باشترینە البقاء للأصلح الصراع من أجل البقاء عربيك ئەڵێ ئینسان لە ژیانە دائیمەن هەوڵ ئەدا چی بکە هەوڵ ئەدا بمێنێتەوە بەها ڕەوشتیەکان کە دروست بووە بۆ ئەوە دروست بووە ئەم مرۆڤە بمێنێتەوە واتە کەسێکە ئەڵێ درۆ خراپە یا دزی خراپە یا کوشتن خراپە بۆ خراپە بۆ ئەوەی بمێنێتەوە ئەم ئینسانە وازحە ئەم قسە کە لێرە ئەم کابرایی کە ئەم داروینەیکە ئەڵێ چی ئەڵێ ئاژەڵێک
ئەگەر مرۆڤ وەکو ئاژەڵ بژایە یعنی لە کۆمەڵگایەکی ئاژەڵی وەکو هەنگ بوایە مرۆڤ لە کۆمەڵگایەکی ئاژەڵی وەکو هەنگ بوایە لە کۆمەڵگای هەنگا چی ئەکرێ نێرەکان دوای پیتاندن ئەکوژرێ وانە باش ئەڵێ ئەو کات ئەگەر مرۆڤ ئاوا بژایە ئەو کاتە ئاسایی بوو کەسێ بکوژێت بڵێن نێرەکان بکوژنن با بڵێن ئەگەر تابیرەکە دروست بێ ئەڵێ ئەوە ئێمە ئەم بەهارە وشتیانە کە بۆمان دروست بووە لە ئەنجامی پەرەسەندنەوە دروست بووە بۆمان یعنی خۆمان ویستومانە بمێنینەوە اینجا بەهارە وشتیمان دروست کردووە نەک بەهارە وشتیەکان بوونەتە هۆی مانەوەمان نازانم ئەگەیە وازحە ئەڵێ چی ئەڵێ پاڵنەرە ڕەوشتیەکان یارمەتیمان ئەدا چی بکەین یارمەتیمان ئەدا ژیان بەردەوام بێ بەڵام ئەوڵێ نە ژیان بۆ ئەوەی بەردەوام بێ پاڵنەری ڕەوشتیان دروست کردووە خۆی عەکسە خۆی چی ئەمە عەکسە ئەڵێ تەماشا بکەن لە هیندە سوورەکان کاتێکە مەسەلەن لە کاتی جەنگا ئەوانەی کە بریندارە بن ئایان کوژن یان هۆزی فیگیانس ئەڵێ چی لە پێنا پارێزگاریکردن لەو بەرهەمەکەمە هەن بۆ تەقەن داروین ئەڵێت لە کتێبەکەیە ئەڵێ هەوڵەدەن چی بکەن ئەوانەی پیر و بەساڵاچوون چی بکەن بیان کوژن بۆچی بۆ ئەگەر ئەمان نەکوژن ئەمانە پیر و بەساڵاچوون خۆ کەڵکی ژیانیان نەماوە لە بەرهەمی ئەمانیش ئەخۆن کەواتە چییە کەواتە کێبڕکێبەوە مانەوە چۆن بڵێ نامێنی ئەبێت تۆ چی بکەی ئەبێت تۆ کێبڕکێ بگە لەگەڵ ئەم پیرانە بکوژیت تا مانەوە بۆ کێ بێ بۆ گەنجەکان بێ کە گەنجەکان باشترینە نازانم ئەگەیت تۆزێ جۆرێک باشە پرسیاری ئەگەر ئەمە هەستیم تەمام ئەم داروین ئەم دوو ئەکاتە نمونە بۆ بەڵگەی قسەکانی ئەگەر پێم قسە بێ ئەبێ قوربانیدان کە ئێستا ناو مرۆڤایەتیە هەیە قوربانیدان نەمێنێ ئەبێ ئیثار ئەزان ئیثار چییە خۆ باسمان کرد ئیثار واتە کەسێ خۆی پێویستی بە شتێیە کە خۆی ناوێ ئیداتە بەرامبەرەکەی ئەبێ ئەمە نەبێ وانە ئەبێ ئەو کەسەی مەسەلەن چی پاڵنەرێکی ڕەوشتی وا لە من ئەکا بڕۆمە ناو ئاگر بۆ ئەوەی کەس بڕۆمە ناو خانوویەکی کە ئاگر بڵێن خانوویەکی گرگرتوو بۆی کەسی ڕزگار کەم یا کەسێکی هەر غەریبەش بێ کەسبی خۆم نەبێت چی واکە ئەم قوربانیدانانەی مرۆڤ چی واکە خانەی بە ساڵە چواندا بنرێت لە وڵاتان چی واکە لە وڵاتی موسڵمانی وەکو من و تۆ دایک و باوکە کە تا تەمەنێکی زۆر پیریش ئامادەی تەواوی پارەی خۆت و ماڵی خۆت خەرجکەی ئەم دایک و باوکە بمێنێتەوە ئەگەر تو ئەم یاسادانێ بێ ئەم یاسا جێبەجێ بەسەر تەواوی خەڵکیە جێبەجێ بێ کەواتە چییە کەواتە ئەم بیردۆزە داروینەی کە ئەڵێ پاڵنەرە ڕەوشتیەکان بۆ بەردەوامبوونی ژیانە یعنی ژیان دروستی کە بۆی بەردەوام بێ بۆ ئەوەی ژیان بگاتە باشترین ئەمە چییە ئەمە قسەیەکی پوچە طبعا هەر کەم کتێبەی دانا ئەم کابرا کەسێک بە ناوی ئادەم سجوک کە ئەڵێ چییە کە ئەمە سەرپەرشتیاری پێشووی داروین بۆ خۆی لە زانستە سروشتیەکان ئەم کەسی یعنی لە زانکۆی کامبرینج لە ساڵی 1959 مامۆستای داروین بووە ئەڵێ کە ئەم کتێبەی دانا ئەم قسەی کرد وتی ئەم نامەی بۆ نووسی و بۆی نارد ئەڵێ چەند بڕگەیەک لە کتێبەکەت زەوقی ڕەوشتیان تێکدا زۆر تێکدا یعنی ئەڵێ ئەو کتێبەی کە تۆ نووسیوتە دەربارەی بنچینەی مرۆڤ ئەڵێ زۆر زەوقی ڕەوشتیان تێکدا ئەڵێ چونکە لە سروشدا بەشێکی ڕەوشتی یان میتافیزیکی بە تەنیشت بەشە چیوە فیزیکیەکەوە هەیە ئەوە کامەیە بابەتە ڕەهایبوونەکەی ئەخلاق ئەوەیە کە خوای گەورە دایناوە ئەڵێ چی ئەڵێ هەر کەس باوەڕی بەوە نەبێت ئەوە کەوتۆتە بنی زەلکاوی گەوجیوە ئەمە کیە ئەمە مامۆساکەی بۆ داروینێ نێرێ بەڕای من مرۆڤایەتی گیرۆدەی زیانێکە کە قوڵ و چڕ بووەتەوە تایدا لە ئایندەدا ئەم قسەبان قەسەی خوێنمەوە ڕەگەزی مرۆییدا دەڕوخێ بەرەو خواردترین پلە داڕوخانێک نزمتر لە هەر چاڵێک کە مرۆڤ لە مێژووی تۆمارکراویدا پێی گەشتی بێت پرسیارەکە ئەوەیە توخوا ئەو ئیلحادەی کە ئیلحادی داروینی کە پەرەسەندنی داروینی بەشێکە لە بنەماکانی چی لە مرۆڤ کردووە لە وڵاتانی ڕۆژئاوا چ داڕوخانێکی توش کردووە لە ڕووی ئەم بابەتی جەندەری کە ئێستا باوە تەقریبا مرۆڤ بەرەو چ ئاراستەیە چوو ئەمە یەکەم لە ڕووی ئەو بابەتانەی کە بابەتی اقتصادی و سەرمایەداری چۆن مرۆڤیان کردووە بە کاڵە
کاتی ئەخلاقت لە ژیان دەرکرد ئەو کۆمەلگا دروستە بێ. هیچ بەها و نرخێ بۆ مرۆڤ نامێنێ. مرۆڤ نرخ و بەهایی نییە بە هیچ شێوەیەک. بۆیە چییە؟ بۆیە ئەڵێ ئەم تێبینی ئادەم سجوویک لە ئێسادا چییە؟ لە ئێسادا ڕێک هاتووەتە دی لە کۆمەلگاکانی ئەوروپ، کۆمەلگا ڕۆژئاوایەکە کە لەو کاتا بەچی وتی ئەوەی تۆ ئەیڵێ ببێتە بابەت لە ژیانی ڕۆژانی خەڵکیە کۆمەلگایەکی داڕوخاو دروستە بێ کە واقعان ئێستا دروست بووە. وهروەها ئەم کۆمەلگا کە ئەگەر لەسەر ئەم بنەمای هین بڕۆین، داروین بڕۆین، ئەوای هیچ پێناسەیەک بۆ چاکە و خراپە نامێنێت. ڕێک بابەتی بوون و ڕێژەی بوونەکە. تۆ بۆچی پیاو ئەکوژی بۆی بمێنمەوە؟ طبیعیە. تۆ بۆچی دەستدرێژی سێکسیەکەی بۆی بمێنمەوە؟ طبیعیە. تۆ بۆچی ماڵی من ئەخۆی بۆی بمێنمەوە؟ طبیعیە. مادەم تۆ ئەتەوێ بمێنیتەوە هەموو شتێ چییە؟ هەموو شتێ طبیعیە. دروستبوونی ئەو بابەتە نائەخلاقیانە کە لە ئەم فکرەوە سەرچاوە ئەگرێ ڕێک وەکو دروستبوونی چی وایە؟ دروستبوونی ئەندامێکی زیادە وایە لە جەستا. ئەڵێ چۆن لە پەرەسەندنا دروستبوونی ئەندام مەسەڵەن پەنجەی شەشەم، چۆن ئەو پەنجەی شەشەم کە دروستە بێ ئەو کەسەی کە پەنجەی شەشەمی هەیە هیچ تاوانبار نییە لەسەر ئەم بابەتە. هیچ لێپرسینەوەیکی لێ ناکرێت کاکە تۆ بۆ شەش پەنجە هەیە. پەرەسەندن دروستی کردوم بڵێم چی؟ ئەڵێ هەر ئەم کەسەیش ئەچێ دەستدرێژی سێکسیە کات ئەڵێ پەرەسەندن پێی کردوم بڵێم چی؟ ئەچێ پیاوە کوژێ پەرەسەندن پێی کردوم بڵێم چی؟ نازانم قسەکە وازەحە؟ بەڵێ. بۆیە هەرم پرسیارە لە کێ ئەکەن؟ هەرم پرسیارە لە دۆکنیزەکەن. ئەڵێ باشە تۆ پێ وایە دەستدرێژی سێکسی بە ڕەهایی شتێکی ڕەها شتێکی ئاساییە وەک ئەوەی کە کەسێک پەنجەیەکی شەشەمی بۆ دروست بێت. ئەڵێ لە وەڵامدا دەڵێ بەڵێ دەتوانم ئەوە بڵێم واتە دەکرا پەرەسەندن ڕێڕەوێکی تری بگرتایە و هەستی مرۆڤ وا دروست بکردایە دەستدرێژی سێکسی بەلاوە ئاسایی بووایە. وازەحە؟ یعنی چۆن ئاساییە من پەنجەی شەشەم هەبی وەڵێن کاکەمە چۆن بڵێ تەشویقی خەڵقی و دروستە طبیعیە پەرەسەندن ئاوایی دروست کردووە ئەو کاتیش پێم طبیعی بوو دەستدرێژی سێکسی. بەڵێ. طبعا ئەم فکرەی کاڵە کێ بڕکە لە پێناماونەوەدا کەسێکەیە بە ناوی ساموئێل مارشال مێژونووسێکی ئەمریکیە. ئەڵێ قسەیەکە کات بڵێن هینێکی کردووە توێژینەوەیەکی کردووە. ئەڵێ لە توێژینەوەیەکە بۆی دەرکەوتووە لە نێوتەعام توێژنە کۆنە تازە نێ معلوماتان. ئەڵێ لە نێوان هەر چوار سەربازیەکی ئەمریکی یەک سەربازیان بەڕاستی گولەی ناوە بە دوژمنەکەیەوە. سێ سەربازیان چی ڕاستەوخۆ گولەیان بە ڕووی دوژمنەکە نەتەقاندووە. باژیانیشە لە مەترسیا بوو بێت. ئەڵێ ئەم ڕێژە ناوندراوە ڕێژەی ماڵشاڵ بۆ گولەتەقاندن لە جەنگەکاندا. پرسیارەکە ئەمەیە ئەگەر مرۆڤ کێبڕکی ئەکا لە پێناومانەوەدا تۆ لەو کاتە لە ناو جەنگای مەترسیت لەسەر ئەبێت چی بکەی؟ بەرامبەرەکە بکوژی تا نەکوژرێتەوە. ئەی ئەم ئەخلاقە لە کوێوە هات؟ تۆ چی بکەی؟ تۆ بە حەقیقی و بەڕاستەوخۆ گولە بە بەرابەرەکەتەوە نەنی. وازەحە؟ یعنی ئەمە توێژینەوەیەکی چییە؟ توێژینەوەیەکی چاک. بەڵێ. پرسیارێک کە زۆر چۆن بڵێ کوشندەیە بۆ داروینیەکان. داروینەکان ئەڵێن چی؟ ئەڵێن مرۆڤ بڵێن گیانداران بە عام کاتێکە ئەندامێکی بۆ دروستە بێت بە پێی پێویستی ژینگەکەیەتی. واتە کاتێکە زەرافە ملی درێژە ژینگەکەی وایە لە گەڵای داری بەرز ئەخوات ئەبێت ملی درێژ بێ. وازەحە؟ کاتێکە مەسەلەن ورچ تووکی سپیە لە جەمسەرەکان ژینگەکەی وایە ئەم تووکی سپی بێ بۆی نێچیرەکە پێی نەزانێ. کەواتە پێویستیەکی ژینگەیی زیندەیی بۆ مانەوە وای کردووە ورچ تووکی سپی بێ و زەرافە ملی درێژ بێ و داڵ چڵنووکێ بێ و ئەوەی کە هەیە. پرسیارەکە لێرە ئەمەیە. ئەی باشە ئێمە ئەزانین جەنابتان خوشکی گەورەی منن هەمووتان شتێکمان هەیە لە ئافرەتدا لە مێینەی مرۆڤانە بەلای شتێکی تران نییە پێوتێ پەردەی کچێنی. پەردەی کچێنی تەنها لە مێینەی مرۆڤە هەیە لە هیچ گیاندارێکی تران نییە. چی پێویستیەکی زیندەیی وای کردووە ئەمە هەبێت لە مێینەی مرۆڤە؟ چ سوودێکی زیندەیی بۆ ژیانی ئەم مێینە هەیە لە مرۆڤە؟ وازەحە هیچ.
هیچ سوودێکی نییە لە ڕووی تەندروست لە ڕووی جەستەییوە تەنها بابەتێکی ئەخلاقیە و نقطە سەری دێر پەرەسەندن چۆن توانی تەنها لە مینەی ئافرەتە ئەم بابەتە ئەخلاقیە چی بکات دروست بکە ئێمە زانین پەرەسەندن کوێرە پەرەسەندن کوێرە وعی نییەش دروست کا بە عەقڵ بڵێ دەینا ئەمینەی ئافرەت ئەمەی ئەوێت بۆی جنسێکەڵ نەبێ و بۆی زیناب نەبێت و ئەمانە بەهایەکی ئەخلاقی نییە بەمیشە و بەهایەکی تەندروستیش نییە ئەگەر هەبوایە بایە لە زیندەوەرە گیانەوەرانی تریش هەبووە نییە پرسیارێکی زۆری نەماوە سەرش نازانم حاڵی هەی زۆر بەقووەت خراو سەیرەکەی زۆر بەقووەتە ئەم بابەتە باوەڕ کە من بینی معنی زۆر هەر کوشندەیە یعنی ئەمە هەیە ئەمە غەیری بابەتێکی ئەخلاقی هیچ شتێکی تر نییە یا پەرەسەندن گرنگی بە ئەخلاقی مێینەی مرۆڤ داوە کە ئەمە بە عەقڵی کەسا ناچێ شتی وان نییە یا ئەمە چییە پەرەسەندن پێناسەی پەرەسەندن بۆ ئەخلاق پێناسەیەکی چییە پێناسەیەکی پوچە ئەمە یەکەم قسەیەکی تر بە پێی پەرەسەندن مرۆڤ ئامۆزای شەمپانزیە مەیمونی شەمپانزی نەخۆڵ قسەی من نییە ئامۆزایەت ئەڵە چی ئەڵێ ئامۆزای یعنی یەک باوانمان هەیە قسەیەکی خۆمان غەڵەتەیە زۆر جا باشاڵێن چی ئەڵێ ئێمە لە مەیمونەوە هاتوین لە مەیمونەوە نەهاتوین ئێمە و مەیمون یەک باوانمان یعنی یەک چۆ بڵێ باوانمان هەیە یەک ڕەچەڵەکۆ هاتووین باشە پرسیارەکە ئەمەیە تەبعاً بەپێی ئەم قسە بێ بەپێی پەرەسەندن جیاوازی چییە لە مامەڵەی کۆمەڵایەتی لە ناو مەیمونە لەگەڵ ئینسانە بۆ ئەبێ من کۆمەڵێ مامەڵە بکەم جیاواز بێ لە هی مەیمون کە ئامۆزاین ئەڵێ چی ئەڵێ ئەگەر هین بکەین ئەمە کێ نووسوێتی بایۆلۆجیناسێکەیە دیزمۆند مۆریس لە کتابێکە بە ناوی القرد العاري دراسة إحيائية للحيوان البشري طبعا والله شيء الله humans are just naked apes واتا مرۆڤ هیچ نییە مەیمونێکی ڕوت نەبێ مرۆڤ هیچ نییە مەیمونێکی ڕوت نەبێ لەم کتێبە ئەڵێ چی ئەڵێ بەڕاستی دووفاقیەک هەیە لەلایەن پەرەسەندنەکانەوە دەربارەی چی دەربارەی ئەو سنوورەی بە چواردەوری خۆیان ناداوانە پەرەسەندوانێک مرۆڤەکانی کە مانگەشەی پەرەسەندن دەکەن چیوە ئەکا من ئەخلاقی بم یعنی وەکو شەبازیە مامەڵە نەکەم دیوارێ بە چواردەوری خۆما دابنێم من جیاوازم لە مەیمون چیوام لێ ئەکا کە ئەڵێ ئەگەر بگەڕێنەوە بۆ 6 بۆ 7 ملیۆن ساڵ پێشی ئێمە یەکێک بووین یەک باوانمان بوو ئەو بابەتە چییە منی جا کردووەتەوە ئەڵێ چی ئەڵێ ئەو دیوارە کە بە دەوری خۆتا داتناوە بۆ داتناوە بۆ وەکو مەیمون مامەڵە ناکەی بۆ گشتمان ڕوت نین بۆ نازانم یاسایتیانی ئەوان وانە ئەم بابەتێکە چییە بەڕاستی بیری پەرەسەندن دەربارەی ئەخلاق هەڵەوە شێنێ وردە وردە بەرەو کۆتاییە چین کاتەکەمان ئەوەی نەماوە ئیلحاد و جینات تەمام شتی ترم هەیە پێویست ناکە کاتەکە درەنگە ئیلحاد و جینات ئێمە زانین مرۆڤ جیناتی لە باوانەوە بۆ ئەگوێزێتەوە لەو جیناتە مرۆڤەکان سیفەتە فیسیۆلۆژیەکانیان لە ناو چیان ناو جیناتە هەیە واتە من چاوم ڕەشە و قژم قاوەیە و نازانم باڵام ئەوەیە و ئەمە جسمە و ئەمان بەڵام سیفەتە ئەخلاقیەکان لە ناو جیناتی ئینسانان نییە یعنی جینات وام لێ ناکا من ڕەزیل بم یا من بەخشندە بم من ترسنۆک بم یا من ئازا بم من چۆن بڵێ ئیتر بە ریزی کە بە دوایەکە وازحە جینات ئەمە ناکە ئەمانە بابەتی مکتەسەبن ئەشێ کەسێکی زۆر ترسنۆک ئەخێتە ناو کۆمەڵی واقعی مەترسیدار و ئازا بێت کەسێکی زۆر ئازاش مەسەلەن هەنی حاڵاتە ترسنۆک بێت عەکسەکەشی مەسەلەن باش ریچارد دۆکنیز ئەڵێ چی ئەڵێ ئێمە لە کتێبێکی بە ناوی جینی خۆپەرست ئەڵێ چاکە و خراپە نییە چاکەیە نەخراپە طبعا ئەم قسەشی ماڵە لەسەری معلوماتە ئێمە بابەتێکمانە بێت لەسەر کێشەی شەڕ طبعا کێشەی شەڕ ئێمە ئەگەر بە مەوضوعیانە یعنی بابەتیانە تەماشا ئەخلاق نەکەین بە ڕێژەیانە تەماشا ئەخلاق بکەین نابێت کابرای مولحید بێ ڕێگە بێ ڕەخنە لە منی ئایندار بگرێ بڵێ کاکە گیان تۆ بۆچی خوای تۆ بۆچی شەڕی دروست کردووە ئەڵێم ئەوەی تۆ پێت وایە شەڕە بە گوێرەی تۆ بە گوێرەی من شەڕ نییە هەمە هینە شتێکی بەقۆتە یعنی هەر بابەتی ئەخلاقی لە کێشەی شەڕە
ئەو دێڵێ چی ئەڵێ خوا مەسەن کوشتنی مناڵێ بۆچی بوومەلەرزە بۆچی هەیە ئەڵێ بوومەلەرزە بە گوێرەی تۆ خراپە بە گوێرەی من خراپ نییە ئەگەر باسەکە ڕێژەی بوونی ئەخلاق بێ کەواتە لە ڕێژەی بوونی ئەخلاقا مولحید ناتوانێت ڕەخنەی کێشەی شەڕ بگرێت ئەبەدەن بۆ یەکێ ئەو ڕەخنەش بگرێت ئەڵێ چی ئەم کابرا ئەڵێ نە چاکە هەیە نە خراپ ئەڵێ هەموومان وەکو بەڵکو ئێمە هەر با نەسەکەی بخوێنم بەڵکو ئێمە هەموومان بۆ مۆسیقای DNA خەریکی سەماکردنی واتە هەرچی ئێمە ئەیکەین DNA پێمان ئەکا ئێمە پوشێکین بەدەم بای DNA-ەوە کەواتە کاتێ تۆ چاکە ئەەکەی خۆت نایکەی DNA-یەکەی پێتەکا خراپە ئەەکەی DNA-یەکەی پێتەکات کەواتە بێت چی محاسبە بکرێ ئەگەر قرار بە محاسبە بکرێ DNA-یەکە محاسبە بکرێ من چی بکەم دەساتم نەبوو ئەمە لە بابی جەبرێت و هینیشە ئەم بابەتە هەیە ئەڵێ ئەمە منێکی چۆن بڵێ قاڵەیەکی بەدوای خۆیان هێنا وتی کەواتە ئەمە بوار ئازاد ئەکا بۆ خەڵکێ دەستێژی سێکسی بکە بۆ خەڵکێ پیاوە بکوژێ بۆ خەڵکێ دزی بکە کاکە تۆ بۆ ئەم پیاوە کوژ کاکە DNA پێی کردم ئەی تۆ بۆ دزیت کرد کاکە DNA پێی کردم یعنی چی یعنی خۆیان بۆ بە بەڵگەیە بۆ خەڵکانی خۆیان لە سەرنجامی تاوانەکانیان بدزنەوە بڵێن ئەمەی ڕوویداوە من نەمکردووە پێیان کردم یەکە پێشی کراوەکو لە یەکەم جارە وتمان کە ئینسان کە بەویستی ئازادی خۆی شتێکی نەکرد بەرپرس نابێت لە ئەنجامەکەی دە ئێمەش ئەڵێ من نەمکردووە DNA پێی کردووم کەواتە چییە کەواتە بەرپرس نابم لە چی لە ئەنجامەکەی اینجا ئەڵێ ئەم جینی خۆپەرستە دایم حەزی بە چییە بۆ دروستبووە لە ئینسانە حەزی بە مانەوەیە حەزەکە مرۆڤ بۆی بمێنێتەوە بۆی ئەنانێ دروستەکە لە خۆیان بۆیە هەر من هەر منێتی ئەڵێ ئەگەر ئێمە تێبینی بکەین هەر لەسەر بابەتێک کە پێشتر باسما کرد کەسێک خۆی ئەکا بە قوربانی مەسەن وڵاتەکەی چ جینێکی خۆپەرست وای لێ کرد ئەم قوربانی دانە بدە ئەگەر قرار بێ جینی خۆپەرست بۆ مانەوە بێ بۆ مانەوەی ئەو کەسە بێ کە هەڵگری جینەکەیە ئەمە یەک دوو ئێمە زانین لە گیاندارانە هەنێک گیاندار کاتێکە کە ناخۆماڵێن ئەتروکیە کاتێ ئەتروکیەوە بەچکەیە بێ دایکەکە ئەخۆن دوو بشک یەکێک لەوانە بۆ چیوا لەم گیاندا تەبعاً ئێمە پێ بردوسی ئەمان باوەڕێن بە بابەتیەوە نیە مرۆڤ جیاوازە لە گیانداران لەڵێ مرۆڤ و گیانداران یەک شتن چی وای کردووە ئەم گیاندارە خۆی بکا بە قوربانی نەوەکانی ئێوە قرار نەبوو جینی خۆپەرست بۆ مانەوە بێ ئەمە خۆی کرد بە قوربانی چی واکە وازح براکانم بۆی ئەڵێ ئەم بیردۆزەی زۆر ڕەخنەباران کرا لەلایەن فەیلسوفان و زانایانەوە فەیلسوفی بەریتانی گاری جۆن وتی چی وتی ئەم بیردۆزە بە قسەی پوچ و بێمانە دەزانم و بە هیچ شێوەیەکیش بە بیردۆزی نازانم طبعا ئەمە دۆکرس بۆ وایە کرد لەو کتێبە بۆی پاسەو بۆ بابەتە ئەخلاقەکانیان بێننەوە پاسەویش بەمە ئەیانەوێت قسەی کۆتایی چەند فەلسفەیەکی ئەخلاقی بە سەریعی باسەکەین و کۆتایی پێدێن ئینشاءڵڵا سەرمێشان گەڕ نازاکەم طبعا هەر لە کۆن و تا ئێستا چەند فەلسفەیەکمان هەیە بۆ ئەخلاقێکی لەوانە پێوتێ چی ئەخلاق و بەرژەوەندی ئەمە کێ ئەمە هۆڵباخ ئەڵێ چی ئەڵێ تەنها بەرژەوەندیە پاڵنەری هەڵسوکەوتی مرۆڤ واتە کە من چاکە ئەەکەم لەگەڵ بەرامبەرەکەم تەنها لەبەر خاتی بەرژەوەندیە هیچ مەبەستێکی ترم نییە ئەگەر بەرژەوەندیم لەو کارا بوو ئەیکەم بەرژەوەندیم نەبوو نایکەم کاتێکا دایک شیر بە مناڵەکەی ئەدا ئەڵێ بۆ چییە ئەڵێ بەرژەوەندی ئەوەیە بەیانی گەورە بۆ ئەمیش یارمەتی ئەو بدە کەسی یارمەتی کەسیەدا بۆی دوای ئەمیش یارمەتی بدا کەسی یارمەتی نەخۆشیەدا ئەویش یارمەتی بدات ئەڵێ بۆ بەرژەوەندی هەمووی بەڵام پرسیارێ کەسێ دزی ئەکات درۆ ئەکات دزیکردنەکەی بەرژەوەندی میتیایەتیای نییە ئێم کارە ئەخلاقیە یعنی ئەم فەلسەفەڵە چی ناپرسیە لە بەرامبەرەکە ئەو کارەی توێیکەی بەرژەوەندیە بۆ من بەرامبەرەکە بەرژەوەندیە ناپرسیە و وازح براکانم دەی دزیکردن و درۆکردن و مەسەلەن ئەمانەکە بەرژەوەندی ئینسانەکەی تایە با بەرامبەرەکەش زێرەر بکات زیان بکا تووشی ناڕەحەتی بێت کەواتە چییە کەواتە کارێکی ئەخلاقیە بۆ ئەم فەلسەفە چییە فەلسەفەیەکی هەڵۆشاوی لە ڕاستیە فەلسەفەیەکی ترمان ئەڵێ چی ئەڵێ ئەخلاق بە دەرەنجامی کارە ئەخلاق بە دەرەنجامی کارە واتە چی واتە هیچ کارێ چاک یا خراپ نییە تا سەی دەرەنجامەکەیەکی ئەگەر لە دەرەنجامەکەی ئەم کارە بوو بە کارێکی چاک ئەو بە چاکیە زانین
ئەگەر خراپیش بوو بە خراپی زانین دەرەنجامی چۆن دیارەکەن ئەڵێ بە چێژ و ئازار واتە ئەگەر ئەم کارە چێژم لێ بینی چاکە ئازارم لێ بینی خراپە وتم تۆزێک گەورە تەقەنەمە فەلسەفەی ئەبی قۆریشە هەرچەند ئەبی قۆر لە باسی چێژی جەستە نەیوتووە لە ڕاستیە بابەتەکە زۆر هین نەکەم زۆر نەخەمە بابەتی فەلسەفی بەڵام ئەمە ئەڵێ دانەری ئەم فەلسەفە کێیە جێرمی بێنسامە لە ساڵ 1948 بۆ 1932 ئەڵێ چی ئەڵێ سروشت مرۆڤی ملکەچی دوو ئاغا کردووە ئەوانش چێژ و ئازار چێژت بینی کارەکە ئەخلاقیە چێژت نەبینی کارەکە چییە کارەکە نائەخلاقیە دەی باش ئێستا نمونەیەکی جوانی هێناوتە ئەڵێ چی ئەڵێ باشە ئێستا دەن موسڵمان لە ژوورێکە دانیشتن و مولحیدێک دائەنێن و گاڵتەی پێ ڕابێرن فشکاتی پێکەن چێژە بینی لەم کارە بەڵێ ئەو کارە کارێکی ئەخلاقی دەی ئایا ئەو مولحیدەوەی پێ قبوڵە وانە کەس پێ قبوڵە گاڵتەی پێ بکرێ کەواتە چێژبینین هەموو کاتێک کە بۆ تۆ چێژە لەوانێ بۆ بەرامبەرەکە ئازار بێت نابێتە بنەمایەکی چی بنەمایەکی ئەخلاقی درێژەی هەیە باسی ناکەم طبعا فەلسەفەی لیبرالیزم هەر لەسەر ئەم بابەتە دروست بوو ئەڵێ تۆ چێژ ببینە چی چێژ بوو تا ئەوە خۆیەتی و تەواو دانەیەکی تر ئەڵێ چی ئەخلاق و هاوڕابوون یا ڕێکەوتن گەرایی ئەڵێ چی ئەڵێ ئەخلاق کۆمەلگا دیارەکە کۆمەلگا کۆ ئەبێت تۆ چی باشە ئەوە ئەکەین چی خراپە چی باشە ئەخلاقیە چی خراپە ئەخلاقی نییە دیموکراسی لەسەر ئەم بنەمایە دیموکراسی لەسەر ئەم بنەمایە خەڵک کۆ بێتەوە کۆمەڵی نوێنەر هەڵەبژێن ئەوان یاسا دانین بەران چی یاسایە باشە یکەن بە یاسا چیش خراپە یکەن بە یاسا بڵێن بە یاسا قەدەغەیەک بەڵام ئایا مرۆڤەکان هەمیشە لەسەرشی چاکووە بنۆ لە سەردەمی جاهیلیەتە زیندە بە چاڵکردنی ئافرەت کۆمەلگا ڕێکەوتنی لەسەر بۆ کە شتێکی باش نمونەیەکمان باس کرد دەرزی پێشوو لە کۆمەلگاکانی هیندیە نازانم تا ئێسێش ما بێت کاتێک پیا و مردۆ ژنەکەشی لەگەڵا زیندانی زیندە بە چاڵ کرا یان کوژراوە ئەمە کۆمەلگا ڕێکەوتووە لەسەری تۆ نابێ بڵێ ئەمە نائەخلاقییە تۆ نابێ بڵێ ئەمە نائەخلاقییە تەواو کۆمەلگا ڕێکەوتووە لەسەری کەواتە ڕێکەوتنی کۆمەلگا لەسەر هەر کارێک مەرج نییە ئەو کارە چاک بێ ئەبێ مەنزومەیەکی خارجی هەبێت تێماگەیەنێ کە ئایا ئەم کارە چاکە خراپە بۆ لە بەرەو جاروای ئێستا کۆمەلگا لە ئەوروپا ڕێکەوتووە لەسەر مارەی پیا و بۆ پیا باشە ئەگەر ئەمە زۆرکەین محەممەدی خانی دکتۆر محەممەدی خانی قسەی جوانەکە ئەڵێ بۆ ئەوەی بزانی چ شتێ خراپە یا چاکە بە کەم سەری مەکە زۆری کە تا بۆ دەرکەوێت باشە یڵا دێ من هاوڕەگەزبازی زۆر ئەەکەم خۆ دوای 100 ساڵی تر نەوە هەر زەر زەوی هیچ بێتەوە سەدێکی دوای 50 ساڵی تر مناڵ نامێنێ کەواتە نەسلی مرۆڤایەتی چی کرد انقراض بوو تیاچوو دێ ئەویش کۆ بۆ تۆ لەسەری لە پەرلەمانەکانی وڵاتانی ڕۆژاو قەناعەتی وایان کارێکی چاکە و چیشی وەداناوە یاسای بۆ داناوە بۆیە ئەبێ بنەمایەکی گەردوونی هەبێ لەسەر و ئەو کۆدەنگیەوە پێوان بڵێ ئەو کۆدەنگەی کردان بۆ چاکی بەڵێ چاکە ئەو کۆدەنگەی کردان بۆ خراپی بەڵێ خراپ واسە خوشکان و برایانم قسەی کۆتایی ئایا هەر بەڕاست مولحیدەکان کاتەکەم چنێکی ماوە ئەم پێش دەقەم دێن ڕەحمەتان لێ بێتەوە بابێتە 40 دقە هەر بەڕاست مولحیدەکان باوەڕیان بە ئەخلاق نییە هەر بەڕاست یعنی ئەمان ئەم قسانە ئەیکەن طبعا لە واقعی ژیانیانە ئەوە وازەحە واقعی ژیانیان ئەمە نییە کەمینەیەکیان نەبێت بەتایبەتی ئەوانەی کە ڕؤوسن یعنی بڵێن کە دەرکەوتەکان باوەڕێ بەمیشە هەیە سەیریک ئەڵێ طبعا دیسکۆفسکی لە ڕۆمانی بەرایانی کارامازۆف کابراایەکی ڕۆمانوسی رووسیە ئەڵێ لەسەر زارێکێکە لە کارکتەرەکە بە ناوی ئیڤان ئەڵێ چی ئەڵێ ئەگەر خوددا نەبێت هەموو شتێک ڕێکە پێدرا و حەڵاڵە کەواتە ئەخلاق کێ دیاریەکە خوددا دیاریەکە ئەمە خۆ مولحیدیش بۆم کابرا یان گریگابستن لە کتێبی ئاینێکی ماقوڵ دەڵێت چی ئەڵێ با خوددا بڕوخێت با خوددا نەمێنێت بەڵام یاسا زێڕینەکەی بمێنێتەوە یعنی یاسا ئەخلاقیەکان بمێنێتەوە با ئێمە باوەڕ بە خوددا نەکەین بەڵام با یاسا ئەخلاقیەکانی بمێنێتەوە هەروە ئەڵێ چی ڤۆڵتێر
فوالتێرکی تر مەشهورە جەنابتای ناسم ئەڵێ چی ئەڵێ گەر خوددا نەبێت ئەوا پێویستە دروستیکەین بۆ ئەوەی بنەما ئەخلاقیەکان بمێنن ئەڵێ چی ئەگەر ئاین و خوددا نەبێت هاوژینەکەم خیانەتم لێ ئەکات خزمەتکارەکانم ماڵ و سەر و سامانم ئەدزن واضح براکانم ئەمە چییە ئەمە تقریبا کۆمەڵێ قسەی ملحدینە هەنێکی کەش لێرە هەیە ئەگەر بەسرعی بتوانم بدۆزمەوە مانشتان بۆ بخوێنمەوە قسەی جوان-جوانی تایە ئەمانە چین ئەمانە باشە ئەگەر خۆیان قەرار وایە باوەڕیان بە ئەخلاق نەبێ ئەم قسانە بوو جۆیل مارکس لەوتارێکە لە ساڵی 2002 ئەڵێ چی ئەڵێ لەبەر ئەوەی کە من ملحیدم ئەوا دەبێ بەباری نەئەخلاقیدا بکەوم واتە من ملحید و ملحیدی باوەڕی بە بەهای ئەخلاقی نییە بێ وا بکەوم ئەڵێ بەڵام تووشی شۆک بووم ئەوەم دۆزیەوە کە دین لەسەر حەقە بەبێ خوددا هیچ ئەخلاقێک بوونی نییە ئەمە خۆی کێ خۆی ملحیدە ئەم کابرا دۆکلیز ئەڵێ چی ئەڵێ زۆر سەختە بەرگری لە ئەخلاقی بابەتیانە بکەین ئەوەی کەیتر ئەخلاقی سەر و مرۆڤ لە هیچ زەمینەیەکا جگە لە زەمینەی دینی نەبوونی باوەڕ لە بیر و باوەڕی مرۆڤایەتیدا پاڵنەرە بۆ ستەمکردن نەمانی ڕەوشت و ئەخلاق ریچارد تایلەر ئەڵێ چی لە پێشێکی کتێبەکەیە بە ناوی ئەخلاق و نووسێتی چی ئەڵێ کۆمەڵگە هاوچەرخەکان هەرێکیان بە جۆرێک دەستبەرداری ئیمان بە خوددا بوون بەڵام بیرۆکەی ئەخلاق لە ناویاندا هەرمایەوە ئەوە تا ڕۆشنبیرەکان ئەڵێ چی باسی لەباربردنی منداڵ و جەنگ و پایماڵکردنی هەندێک مافی کەسی تر بە کارێکی ناخلاقی وێ ناکەن ئەڵێ باشە ئەگەر تۆ ملحیدی ئەمانە بۆچی بە کارێکی ناخلاقی هینەکەیت ئەڵێ هەرچەندە ئاین نەماوە بەڵام بابەتی ئەخلاقی چییە هەر ماوە نیچە ئەڵێ چی ئەڵێ ئەوان خەسی ڕۆشنبیرەکانە ئەڵێ ئەوان ڕزگاریان بوو لە خودای مەسیحیەکان بەڵام ئیمانێکی قوڵیان بە ئەخلاقی مەسیحیەوە هێشتەوە جۆلیان باجینی کە مەقسەی کۆتاییمە ئەڵێ چی ئەگەر دەسڵاتێکی ئەخلاقی تاقانە مەبەستی خوددایە نەبێت ئەوا پێویستە خۆمان دانیشین و بەهاکان بۆ خۆمان دروست بکەین سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك